بڕێ ئەو بارانێکم ساڵ لە ناوچەکەەوە توانین بڵێن لە هەرێمی کوردستانیش باریوە سنووری وشکە ساڵی تێپەڕانەوە بە هیچ شێک بۆ وشکە ساڵی ئەژمار ناکرێت بەڵام کە بەراورد بە پار بڕی باران کەمتر باریوە ئەوەیە کە باران لە پاردا لە ئاستی زیادی خۆی باریەوە واتەوەی کە لە پارە هەبوو حاڵەتێکی زیاد لە حاڵەتی سروشتی خۆی بووە و ئەم ساڵ توانین بڵێن ئەگەر ئەو بارانە نەژگات و ئاستی خۆی ڕادەی کەم بارانی پێوترێنەوەکو ئەوکە بێت بە وشکە ساڵی لە ڕوانگەی کشتتوکاڵیشەوە بڕی باران تا ئێستا توانین بڵێن نەبووە بە زیان بۆ کشتتوکاڵ بەڵکو ئەو سەرمایی کە هەبوو زیان بووە توانین بڵێن بەهار و کشتتوکاڵشی دوا خستووە ئەگەر بێت و لە ئێستا بەدواوە بارانی کە پێشبینیەکرێ بارێت گرفت بە کشتتوکاڵش لە ناوچەی چەمچەماڵ و گەرمیان و لە ناوچەکانی سەرتریش دروستە بێ بەڵام بڕی کەمبوونەوەی باران لە ناوچەکەدا ئەتوانین بڵێن وەکو پار ساڵ ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی زیاد ناکات ئەتوانین بڵێن تا ڕادەیەک ئەچێتەوە دۆخی ئاسایی خۆی ئەو ئاستی ئاوکە لە ساڵی پاردا زیادی کردبوو.